ئەم شەو یەکێک لە شێخەکانی سلێمانی ئەگیرێ دواتر بۆ زیندانی تاکە کە سوجلی پرتەقاڵی و ئەمە ینی تۆزی ئەمە ناخۆش بوو ئەو شۆفێری تەکسی کە بردمیەوە بۆ ماڵەوە پێوتم کە چی ڕوویاوە لە سلێمانیە لە شەوی ڕووداوەکەی لالەزاردا یەک ڕۆژنامەنووس لەو بابەتەدا دەستگیر کرا ئەویش لە کاتی ڕووماڵیدا بوو لەم جێگایەدا ئەو کاتە چەند کەناڵێک لێرە بوون سەرقاڵی ڕووماڵکردن بوو یەشێک لەو کەناڵانی کە لێرە ڕووماڵی دەکرد پەیامنێری کەناڵی زوم بوو محەممەد ڵشاد جا محەممەد ئەمڕۆ لێرەیە ئەگە فەرمووی لێرە سڵاو لێ بێ لێرە چی ڕوویە ئەو شەوە سەرەتا ڕۆژی پێنجشەمە لەسەر جوما بوو ینی 21 لەسەر 22 مان بوو هەنێک جموجۆڵی ناسایی هەبوو لە شاری سلێمانی و بەتایبەتی لە بازگەکانی من ژەرۆک ڕۆژنامەنووسەکانی تر وەک بڕێست و هەموو هاوڕەکانی دیکە کە هاوپیشەی منن چوون بۆ کارکردن کاتژمێر 4 یاسر بۆ کەناڵی زوم لەوێ لەگەڵ هاوڕێ وێنەگرەکەما کاگارا موسمان دەستمان کرد بە کارکردن ئەشیاکانمان هەڵگرت و چوینە سەرەتا چوینە سەواڵەکانی داژێر بۆ چاخواردنێکوانە بەڵام بەدەم ینی ناخواردن و چاخواردنەوە لێ دوانم وەرەگرت و هەواڵمە پرسی ئەم جوم و جوڵانە چییە لە شاری سلێمانیا بۆیە هەر کەسەوە بە جۆرێک باسی کرد هەندێکە بۆیان و بە نمونە کێشەیەکی ئەمنی هەیە یاخود ئاڵوگۆڕێکی پۆستامیەکان هەیە هەندێکی دیکە بە جۆرێکی تر لە ناویانە یەکێک لە هاوڕێ پەیامنێرەکانم یانی هات تۆزێک بە قسەیەکەوتی ئەم شەو یەکێک لە شێخەکانی سلێمانی ئەگیرێ ئێمەش بەلامانەوە شتێکی سیر بوو ینی وتمان کێ بێت و بوو بە پرسیار لامان تا نزیکی کاتژمێر هەشت بووە نزیکی کاتژمێرەش بۆ لە میدیاکان بڵاو بووە کە هەواڵی دەستگیرکردنی لاوە شێخ جەنگی هەیە و لە گەڕێکی سەرسنارێزێکی ئەمنی هەیە سەرەتای وسمان دەستکەین بە ڕووماڵکردن بەڕێوەبەری کەناڵەکە کاگە من مەحموودوتی جارێ ڕووماڵ مەکەن ئەگەر ڕووماڵیشتان کرد هاوسەنگی بپارێزن و دۆخەکە تاتوان هێمنکەنەوە بەم شێوازە ینی بەڕێوەبەری کەناڵەکە لەگەڵ منا قسەی کرد تر لە کاتژمێر 8:40 بوو سەرەتا دەستم کرد بە ڕووماڵکردن لە چەند شوێنێکی جیاوازی نزیک سەرچنار لایفی خۆم مەکردەوە لە هەمان کاتە لێدوانی دادگای سلێمانی و تەبێژی دادگای سلێمانی و لە بەرامبەریشا لێدوانی نووسنگی لاوە شێخ جەنگی مەخستە ڕوو بە هاوسەنگیەوەی کە ئەمان بینی بە نمونە هێزێکی ئەمنی جوڵەی پێکراوە بازگەدانراوە لە نزیک هۆتێل لالەزار ئەم شتانەمان باس کرد تا کۆتا جار کاتژمێر 12 شەو هاتمە ئەم شوێنەی کە ئێستا لێوەساوین چەند هاوڕێکی دیکەی پەیامنێریش لێرە بوون چەند کەناڵێکی دیکە بۆ هاتی نێرە چکە ینی هاگەر ببینی لێرە هۆتێل لالەزار دیارە شوێنەکان بە وازەحی دیارە و لێرەوە ئەمان توانی ڕووماڵ دەست پێ بکەین لە کاتژمێر 12ەوە دەستم کرد بە ڕووماڵکردن هەر بەو شێوازە لەگەڵ بەڕێوەبەری ژووری هەواڵ قسەمە کرد لەگەڵ هێمن مەحموود بەڕێوەبەری کەناڵەکە قسەمە کرد بە بەردەوام ینی ئەپدێتی زانیاریەکانمانە کردەوە تا کاتژمێر 12:53 خولەک ئەو کاتەی تر هێزێکی ینی مەفرەزەیەک بوون هێزی ئەمنی هاتن وتیان ڕووماڵکردن قەدەغەیە و لەم شوێنەیە کەلوپەلەکانیان لێ وەرگرتین وتیان ڕووماڵکردن قەدەغەیە لێرە ڕۆیشتم سواری ئۆتۆمبیلەکە ببین یەکێک لە کارمەندەکان وتی محەممەد ڵشاد کامتان وتم منم وتی یازێت نەبێت تۆ لەگەڵمان نابێت ینی تاو کاتەش هەموو ڕۆژنامەنووسەکانە بەتێنە نەویتوان تقریبان 4 کەناڵ بوون لێرە 4 پەیامنێری 4 کەناڵ و دەستگای میدیای جیاواز تەنها ناویمنیانێنا و ئەو کاتەم دەستگیر کرام دوایەوە برامە شوێنەکانی نازانم ئەو شوێنی کە لی دەستگیر کرابووم چۆن بوو لەگەڵ تا هێزانیەکان هەڵسوکەوتەکەەوە بوو ینی کە لێرەوە پیانوتم زۆر ئاسایی مامەڵێکی ئاسایی بەڕێزۆ مامەڵەیانە کرد کەلوپەلەکانیان گرتە بوو و دەستگیریان کردین بەڵام تۆ هەر ناخۆشە لە ناو هەموو ڕۆژنامەنووسات تۆ دەستگیر بکری دواتر بۆ زیندانی تاکە کە سوجلی پرتەقاڵی و ئەمە ینی تۆزی ئەمە ناخۆش بوو بەڵام لە دوای ڕوون بۆ ینی ئەو هەڵەت یەگەشتنێکە بووە ئەو چەند کارمەندی کە سەرەتا ئەمیان دەستگیر کرد هەڵەت یەگەشتنێک لای ئەوانەوە هەبوو بابەتەکە بۆ شێوازە بوو تقریبا لە دوای 28 کاتژمێر 29 کاتژمێر بوو ئازاد کرام لە کاتژمێر 3 شەو بوو کاتێکە ئازاد کرام و چوومە ماڵەوە ئەوەی کە هەبوو من پێش ئەو ڕووداوانی کە ڕوویا بوو لە گەڕێکی سەرچنار و ڕوو بە ڕووبوون و شتانی کە ڕوویا بوو من پێشەوە دەستگیر کرام ئاگاداری نەبووم تا هاتمە دەرەوە ئەین سەرەتای ویستمەوە بچمەوە بۆ کەناڵی خۆمان بۆی بزانم چی هەیە و چی نێ و پێداویستەکانم هەڵگرمەوە ئەو شۆفێری تەکسی کە بردمیەوە بۆ ماڵەوە پێوتم کە چی ڕوویاوە لە سلێمانیە ئەمەش تۆزێ ناخۆش بوو ڕاستی بۆ من کە قەت دۆخی وام نەبینی بوو و قەت دەستگیر نەکراوم لەسەر شێوازی هێزێک و دەستگیر کرای ئەوەی کە هەبوو هێزەکە هێزی دژە تیرۆر بوون
دەستگیر کرام و دواتریش هەر لەلایەن وها بەڵەبجێ ینی بەڕۆبەری دەستگای دژەتیرۆر بە ڕێزەوە زۆر مامەڵم لەگەڵا کرا و خۆشی بە شخصی ئازادی کردم و ئەوەشیان باس کرد کە هەڵەت یەگەشتن هەبووە هەر شتێک کە بەرامبەر من کرابێ ئەوە هەڵەت یەگەشتن هەبوو و بابەتەکە بۆ شێوازە نەبووە ینی بەڵام هەر ناخۆش بوو ینی مامەڵەکردنەکە ئەوە نەبوو بێڕێزی کرابێت یاخود مامەڵێکی ناشن بەڵام هەر زیندانەکە ناخۆش بوو شوێنی زیندانیکردنەوە ئەوە ناخۆشی بوو بۆ من بەڵام دواتر ڕوو نیشان کردەوە لە کاتژمێر 3 شەو دوای 28 کاتژمێر تقریبا من ئازاد کرامتر لە دوایەوە دەستمان کردەوە بە کارکردن لە کەناڵەکە و ئەومان بینی کە ئێستا هەیە ڕوویا لە هەم لە میدیاکەی کە ئیشم لێکرد ئەو کاتە ئێستا لە میدیایەکی ترم هەم ئەوەی کە لە سلێمانیش ڕوویە جا شتێکی تریش باس بکەم ینی ئێمە میدیاکارین ئێمە لایەنی سیاسی نابێت تێکەڵی کارەکانمان بکەین ینی من لە هەر شوێنێک کارم کردبێ ئەو هاوسەنگیم پاراستووە لە کارکردن و زوومیش کە لەوێ ئیشم کردووە بە هەمان شێوە ئەو شەوەش بە هەمان شێوە قسەیان لەگەڵا کردم هیچ کاتێک حەزم نەکردو کارەکەم تێکەڵی کارە سیاسی و حزبیەکان بکەم هەر ئەوە بۆ بابەتەکە و بۆیە ئەو شتانە ڕووداوێکی ناخۆش بکە ڕوویان